I Am Mother نوێترین فیلمی نێتفلێکسا لەسەر دروستکردنی جیهانێکی نوێ بە مرۆڤی نوێ. فیلمەکە لەلایەن گران سپوتەر کاری دەرهێنانی بۆ کراوە، یەکەم جارێتی کاری دەرهێنان بۆ فیلمێک بکە. I Am Mother فیلمێکی ئوسترالیە لەو وڵاتە بە بودجەیەکی زۆر کەم بەرەماتووە. تەنیا 3 کاراکتەر لەم فیلمە هەن: ڕۆبۆتێک بە ناوی مەذەر واتە دایک، کچێک بە ناوی دۆتەر و مافرەتە بە ناوی وۆمن. چیرۆکی فیلمەکە زۆر سادەیە، مرۆڤایەتی لە ناوچووە. ڕۆژێک دوای لە ناوچوونی مرۆڤایەتی لە دامەزراوەیەکی تەکنەلۆژی لەلایەن ئەم ڕۆبۆتەوە دەست بەکار دەبێت. هەڵدەستێ بە گەورەکردن و بەخێوکردنی مرۆڤ. مرۆڤەکان لە شێوەی ئاوڵەما واتە هێلکەی پیتەنرا و هەڵگیراون. لەلایەن ئامێرێکەوە بە کاتێکی زۆر کەم دەکرێنە منداڵێکی ساوە. وە لەلایەن ئەم ڕۆبۆتەوە بە شێوەیەکی زۆر دروست و تێگەیشتوانە بەخێو دەکرێت. چەند ساڵێک تێپەڕ دەبێ ئەو مرۆڤە کسێکی هەرزەکارە لەلایەن خانماکتەر کلارا ڕۆگارد ڕۆڵەکەی بەرزەستە دەکرێت. هەرگیز جیهانی دەرەوەی نەبینیوە، نازانێت لە دەرەوە چی ڕوویداوە. پێی وتراوە دەرەوە سەلامەت نییە و هەسارەکە ژەهراوی بووە و هۆکاریم ژەهراوی بوونەش مرۆڤەکان. جەنگێکی جیهانیان بەرپا کردووە، هەموو شتێکی زیندویان لەناو بردووە. بەهۆی ئەوەی کچەکە مرۆڤە و حەز دەکات بزانێت لە دەرەوە چی هەیە، لەوانەیە بەگوێی دایکە ڕۆبۆتەکەی نەکا لەکردنەوەی دەرگای دامەزراوەکە. هەموو شتێک گۆڕانکاری بەسەردادەیە، چونکە دەنگێکی بەرز بەردەرگای سەرەکی دامەزراوەکە دەکەوێت. مرۆڤێکی دیکە ئافرەتێکە بە وۆمن واتە ئافرەت ناوزەن دەکرێت کە خانماکتەر هیلاری سوانگ ڕۆڵەکەی بەرزەستە دەکات. بریندارە و خوێنی لەبەردەڕوە، داوا دەکا بچێتە ژوورەوە. کچەکە ڕوبەڕووی دەبێتەوە، بە ترسەوە ڕێگەی پێدەدا بێتە ژوورەوە. ئافرەتەکە دەڵێ لەلایەن ڕۆبۆتەکانەوە تەقەی لێکراوە و ئەوان خراپەکارن، هەموو شتێکیان لەسەر هەسارەکە تێکداوە. کەچی کچەکەش لەلایەن دایک ڕۆبۆتەکەی وا فێرکراوە مرۆڤەکان خۆیان جیهانیان تێکداوە و یەکتر دەکوژن. وەڵامیان پرسیارە دڵ و ڕۆحی ئەم فیلمە فەیلسوفیە توندەیە. لە گەڕانیە وەڵامەش بینەر چەندین مێتەفۆری جیاواز دەبینێ لە پەیوەندی نێوان مرۆڤایەتی و ڕۆبۆتی هۆشی زیرەک. وە فیلمەکە زۆر بلیمەتانە باسی فەیلسوفی قازانجە گەورەکە دەکا لە ناوبردنی هەمووان بۆ دروستکردنی جیهانێکی نوێ بە باشترینەکان. فیلمەکە بە چەندین مەتریاڵی زۆر دەوڵەمەند داپۆشراوە، زۆر بە بلیمەتی لەلایەن دەرهێنەرێک کەوا یەکەم جارێتی کاری دەرهێنان دەکا لە ئوسترالیا کاری دەرهێنانی بۆ کراوە. ڕەنجی فیلمەکە و مۆنتاژ و ڤیژوەڵی هەرە نایابە. جگەلەوەی ئەو فیلمە خەیاڵە زانستیە باسی دوای قیامەتێک دەکا لە فیلمەکە بە شێوەیەکی زۆر ئۆڵ فاشن بە شێوەی فیزیکی و ڕاستەقینە ئەم ڕۆبۆتە دروست کراوە، لەلایەن پیاوێک لە ئوسترالیا دیزاین کراوە و جوڵای پێکراوە. فیلمەکە زۆر بە کەمی کاریگەری ڤیدیۆی وێنەی واتە CGI بەکارهێناوە وە زۆرترین دیمەنەکان ڕاستین، بۆیەش هەستێکی تەواو ڕاستەقینەیی بە بینەر دەدا. یەکەم جار فیلمی I Am Mother ناوی مەذەر بوو، بەڵام دوای بڵاوکردنەوەی فیلمی مەذەری دەرهێنەر ئێرۆن ئێرۆنافسکی کە فیلمێکی هونەری زۆر بلیمەت و توندە، ناوی فیلمەکە بۆ I Am Mother گۆڕدرا. لە کۆتایی I Am Mother فیلمێکی هەرە نایابی خەیاڵی زانستی و توندە، پەنجە دەخاتە سەر چەندین بابەتی فەلسەفی لەسەر پاراستنی ژینگە، داهاتووی مرۆڤایەتی، نەوەی تازەی جیهان و لە هەمووی گەورەتر ڕۆبۆتی هۆشی زیرەک. و لەوانەیە ڕۆژێ بتوانن بیر بکەنەوە لە جیاتی ئێمە بڕیار لەسەر شتەکان بدەن. وە فیلمەکە زۆر بە گرنگجیەوە باسی چاکە و خراپە دەکا، تیشک دەخاتە سەر فەلسەفەی قازانجە گەورەکە. هەمووان با لەناو بچن کە کارێکی خراپە، بەڵام داهاتوویەکی نوێ بە باشترینەکان دروست بکەین کە کارێکی چاکە. بۆیەش I Am Mother فیلمێکی نایابە و پێویستە هەوادارانی فیلم بیبینن.